سڵاتان لێبێ بەڕێزان من ئێستا لە پارکی هەواری شارم لێرە پێشانگای کراوەتەوە بۆ کۆمەڵێک خانمی دەستڕەنگین کە هەریەکەیان لە بوارێک کۆمەڵێ کاری کردووە. من دەمەوێت بەنامەم جارە لەسەر کاری دەستڕەنگینی تا چەند گرنگە بۆ پاراستنی کولتوری جلوبەرگی کوردی و ئەو کولتورە جوانی کە لە ناو کوردەواریە هەبوو. ئایا ئەم کارە دەستیانە تا چەند لایەنی پەیوەندیدار هاوکاری کردوون بۆەوەی زیاتر بەرەو پێشەوە بەرین زیاتر گرنگی بە جوانکردنی کولتوری جلوبەرگی کوردی بدرێت و ئەو بابەتانی کە ئەو خانمانە کاریان تێدا کردووە. من دەچمە لای ئەوانەوەش بینەری بەرنامەکە و وەڵامەکانی ئەوان. بەگشتی خۆم 8 ساڵە بە کاروباری خۆمەوە دەوروبەری خۆم خەریکم لە کاری خایەتیە بەس ئیتر 4 ساڵە زۆر برۆم بەکارەکەمەوە بەرەم پێداوە بە تایبەتی لە چنینیشە زۆر حەزم لە کارەکەی جگە لە چنین بەرگدووریژە کاری سەرەکیم بەرگدووریە لەگەڵ ئەوەشا کاری چنینەکەم بە تایبەت خۆم زۆر لە ئیشی مناڵانە ئەبینمەوە زۆر ئیش بۆ مناڵەکەم زۆر حەزم لە ئیشەکەیە. کۆمەڵێ لە گەنجانمان هەیە کە زانکۆ تەواوەکەن پاڵی لێدەنەوە. ئەم کارانە ئەم دەزڕنگینان ڕەنگە ئەو جۆرە کەسانە بەرهەمەندی زۆر گەورەیان تیابێت. تۆ چیان پێڵێ بۆی ئەوانش بێنە ئەم جۆرە کارانەوە بۆی زیاتر تەجیع من جۆرە لە جۆرەکان بژێوی خۆشیان بۆ ڕێگەیە دابین. بەڕاستی من هەموو کاتێک قسەم کردووە بەردەوام بە چواردەوری خۆم ئەڵێم بەدەستهێنانی شەهادە ڕاستە خۆشە بەڵام هەموو شتێک بوێری خۆتی ئەوێ. یعنی حەزی خۆت لە چی بوارێکە ئەبینیتەوە. ئەوانی کە زۆر خوشکانمان هەیە بۆ نمونە خوێندنیان تاوا کردووە لە ماڵەوە دانیشتون بێ ئیش کە دێنە لای من پرسیارم لەکەن ئەڵێن تا چەند لە ئیشەکە ڕازی ئەڵم زۆر لەو پێم باشترە کە چەند ساڵێک بەڕاستی لە خوێندنا سەرفیکەی ئەمە ئیشێکە یعنی ئەتوانی بژێوی خۆتی پێ دەستە بەرکەی باشە بۆ ئەوەی زۆر باشە و هاوکاری من هاوکاری دەوروبەری خۆشم ئەەکەم لەخوا بەزیابێ هەم هاوسەرەکەم هەم ئەتوە بۆ نمونە هاوکاری کە سوکاری خۆم دایکم باوکم خوشک برا یعنی بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ مادی و معنەوی هەچ ئیشێک لەلایەن منەوە لەو بارەیە بکرێت من لە خزمەتیانە بم کارێکی زۆر خۆشە هەم خۆت سەرقاڵ ئەەکەی هەم بەڕاستی ژیان زۆر سەختە ئەبێ بجەنگی لەگەڵیا بەڕاستی یعنی زۆر خۆشە مەشغوڵ ئەبیت. باسی ئەوەت کرد مەشغوڵ ئەبیت تا چەند لە ڕووی دەرونیوە ئەم جۆرە کارانە بۆ ئینسان باشە بۆی معنی کاتەکانی بەتاڵ نەبێت تا چەند یعنی خۆت ئەزمونت هەیە لە ناو کارەکە خۆتت مەشغوڵ کردو بە ئیشەوە هەم لایەنە بژێوەکەی هەم زایدن لە ڕووی دەرونیوە تا چەند ینی ئاسوودەی دەرونی لە ڕووی دەرونی و زۆر مرتاحم وەکو خۆم من وەکو خۆم نازانم بۆ کەسێکتر لە کەسێک و بۆ کەسێکتر فەرقی هەیە بەڵام بەڕاستی کاری بەرگدووری بۆ من زۆر کارێکی ینی زۆر بە پیرۆزی ئەزانم خۆم زۆر لەو بارەیە ئەبینمەوە و چنینیش یعنی ئەکسەرێتی کات بۆ نمونە کێشەیەکم هەیە مەعاناتێکم هەیە چنینێکم لە باوەڕکەنی و سەعادەتمە سەر ئیشەکە کە هەڵ ئەستەمەڵی هیچ نەبووە یعنی کە دەست لە چنینەکە هەڵ ئەگرم و ئەچمە دەرەوە ئەو شتە هەر نەبووە لە لای من ئەوە بووم زانێرێکت پێ بڵێم زۆربەی پێغەمبەران هەرێکیان پیشەیەکیانە بۆ پیشەی بەرگدووری پیشەی پێغەمبەر ئیدریس بووە عەلەیهی سەلام یعنی ئەم پیشەیە بۆ خۆی پیشەیەکی پیرۆزە چونکە یەکێک لە پێغەمبەران خەریکە میشە. من وای ئەبینم یعنی زۆر مرتاحم باوەڕکە هەتا لە پەیجەکەی خۆشم پۆستێکم کردووە ئەڵم هێندە عاشقی ئیشەکەم بوون واز لە دڵ بێنن تێکەڵ بە خوێنم بووە باوەڕکە ئەگەر ڕۆژێک کێشەی کارەبا هەبێ ساعتێ 2 ساعت کارەبا نەبێ من ئەیان لە مێشکم بێت تەحمل ناکەم یەکسەر بە هاوسەرەکەم بەڵام وەلیدەیش پێ بکە باتۆزێ بچمە سەر مەکینەکە. لایەنی پەیوەندیدار تا چەند هاوکار بۆی دەستی ئێوە بگرێ ئیشەکانتان فراوانتر بکەن خەڵکی تریش لە خۆتان کۆ بکەنەوە ئەویش بۆنی ئێوە کارێکی دەست بەڕاستی ئێمە مامۆستا جەمیلە سپاس بۆ مامۆستا جەمیلە زۆر هاوکارمان بووە بەڕێز کاک چالاک زۆر هاوکارمان بوون و لایەنەکانی تریژ یعنی داوای هاوکاریمان لە هەر کەسێک کرد دەبێت خۆشمان هاوکاریەکان پلە بە پلە دەستی پێ کردو لە ئەوانەوە بۆ ئێمەش لە چواردەوری خۆمان بڵاومان کردوتەوە یعنی کەسانی ترمان هێناوەتە ناو بوارەکەەوە هەتا من خۆم دەورەیەکم هەبوو لەم ڕۆژانەیە تقریبا 3 ڕۆژ ئەبێ دەورەکەم کۆتایی پێدۆ تەلبەیەکی زانکۆم هەبوو وتی مامۆستا چەند خۆشە من زانکۆم تەواو کردو بەجددی بۆ مامۆستای خوێندومە بەس ئێستا تۆ قۆناغی 12 تەواو کردو من بە تۆ ئەڵێم مامۆستا وتم ئیشەکە زۆر خۆشە یعنی تۆ بەس ئەوە نەوەرە ناو ئیشەکەەوە یعنی بە جۆری هۆگر بوو ئێستا سپاس بخوا لەگەڵمانایە و بەشدارە یعنیش
زۆر خۆشە ئیشەکە مرتاحی بۆ ئافرێت بە تایبەت من زیاتر بەوە مرتاحم لەبەر ئەوی ناچمە دەرەوە لە ماڵی خۆمانە بە پێی توانای خۆم معمیلەکان وەرئەگرم یعنی کاتم هەم بۆ مێردەکەم هەم بۆ مناڵەکانم هەم بۆ سەردانیکردن بۆ دەوروبەری خۆم و لەگەڵ ئەوەشدا یعنی ئینسان هەر هەوڵی دنیا نەدات بۆ قیامەتیش باشە زۆر کەسم فێر کردو الحەمدولله بژین دەستان خۆش بێ ینی ئەو بۆ من زۆر خۆشە بەڕاستی بەنسبەت ئەم کاری دەستی و ڕستن و چنین من خۆم بەشداری ناکەم من وتەبێژی ڕێکخراوی ڕستن و چنینم بەڵام لە هەمان کاتە بە پێی پێویست ئەمانیش هەر ئەم خانمانەش هەر بەشێک بوون لە ڕێکخراوەکەی ئێمە و بەڵام جیا بوونەتەوانێ من لێرە دەستخۆشان لێ یەکەم لە هەر شوێنێک یا لە هەر گروپ و ڕێکخراوێک خانمە دەستڕەنجینەکان بێنە دەرەوە لەسەر ئاسی دەستی خۆیان و بژێوی ژیانی خۆیان جێبەجێکە من دەستخۆشان لێ یەکەم بە تایبەت ئەو خانمانەش کە دێنە دەرەوە باسی لە ڕستن و چنینی خۆیانەکەن و لە ئایندەیە چەند سوودێکی هەیە سوودی یەکەم ئەوەیە کە بژێوی ژیانی ماڵ و مناڵ و پێویستەکانی خۆیان پێدەبێت ئەمە هۆکارێکە وەک هۆکاری دووەمیش شتێکی کەلەپوری و کوردەواری بەنسبەت بۆ منە کراسێکی کوردی ئێسامە خۆمان نەزانین لە دایرە و دامودازگاکان مەگەر بۆنەیەک بێ جلێکی کوردی لەبەر کرێت مەگەر بۆنەیەک بێ کڵاوێکی کوردی لەسەر بکرێ یا پوزەوانەیەک یا شتێکی کوردەواری ئەمانەی ئەم خانمانە هەموو شتەکانیان لەسەر ئەساسی کوردەوارین لەسەر ئەساسی کەلپوری کوردەوارین ئەوەی زیندووەکانەوە دیارە ئەگەر ئەمانە بەو شێوەیە بەردەوام بن ئێمە ڕێچکەی کە لە پووری کوردەواری لە کوردستانی ئازیزماندا نافۆتێ و لە ساڵی هەموو ساڵچکە کەوتینە مانگی سێوە مانگی سێ بەڕاستی بە مانگێکی بەهارە بە مانگێکی کوردەواری بە مانگێکی نەورۆز ئاگرکردنەوە لە هەر چوار پارچەی کوردستان من لێرەوە پیرۆزبایی گەرم لە تەواوی خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانەکەم بە بۆنەی نەورۆزێکی ئازیز و خۆشەویست ئەم نەورۆزە ببێتە مایی لە ناوبردنی نەخۆشیەکانی کۆرۆنا و تەواوی کێشە و مشکلەکانی گەلی کوردستان کاکاوان دەزڕەنگینی ئەم خانمانە تا چەند هۆکار بۆ ئەوەی خەڵکی دیکەش یان چاو لە ئەمانکەم بێنە ناو کارەکەەوە بە تایبەتی ئێستا کە وەکو پێویست دامەزدەراندن نەماوە ئیش و کاروبار تا ڕادەیەک قرس بووە تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی خەڵکی دیکەیت بە تایبەتی گەنجان بێنەوە میشە و بێتە سەرچاوی بژێوی بۆ ئەوان بەڵێ ئەم کارە من بەڕای خۆم ئەڵێم وەک عەرزم کردی من خۆم ئەو کارە ناکەم بەڵام دڵخۆشم پێیان ئەمە میهنەیەکە یاخۆی بڵین حەز و خولیایەکە هەڵیان بژاردۆم خانمانە ئەم حەز و خولیایە کە ئافرەتێک تاجێک هەڵیە بژێرێ ئەبێتە ڕێنمایی و ڕێچکەیەک بۆ چەندین خانمی تر واتە ئەگەر لە ئەمڕۆ بیسی خانم لێرە بەشداری ئەم کارێک کردبێ چەندەها خەڵکی تریش بە پێی نەورۆز و هاتنە دەورە لە ناو پارکە و حەدیقەکەیە ئەمە ئەبینێ چەند ئافرەتی تریش سەیری ئەمانەکە دەبێتە هۆکاری تەواوی خەڵکی کوردستان کە لە پووری کوردەواری بەرەو زیاتر و گەشەکردن دەڕات کۆتا پرسیارم کاکاوان لایانی پەیوەندیدار لایانی حکومی تا چەند هاوکار بۆ بۆی ئیشی ئەم خانمانە گرنگی پێ بدرا یان سپۆنسەریان کە هۆکاریان بۆ بدۆزێتەوە بۆی ئیشەکانیان بە بازار بکە و ئەمانیش بێتە ینی تەژێ و هاندانێک بۆی بەردەوام ئیشی جوانتر و پاکتر بەڵێ من ڕاستی لەلایەک دەستخۆشی لە حکومەت دەکەم لەلایەکیش گلەی لە حکومەت دەکەم دەستخۆشیەکەم ئەوەیە کە ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان و باخچە و خزمەت گوزاریەکان بە ڕوح و گڕوتینێکی جوانەوە بە پێشوازیی گەرم لەو خانمە ئازیزانە کە لە تەواوی شاری سلێمانی و هەموو قەزا و نەحیەکانی کوردستان پارکەکان حەدیقەکان پارکی ئازادی هەواری شار چەندین مۆڵەکان کە دەتوانن بەڕووی ئەو خانمانەدا کردویانەوە من سوپاسیانەکەم لەوەیە بڵێم بە دەرەجەیەک کاک دکتۆر هەڤاڵ وەکو محافزی سلێمانی وەکو ڕێکخراوەکان وەکو سندیکای کرێکاران و پیشەوەران جەنابی کاک چالاک سوپاسی دەرەجەیەکی کاک چالاکی جەکەم هەموو ڕێکخراوەکان لە چوارچێوەی ئەم خزمەت گوزاریە حکومەت هاوکاریان بووە بەڵام لایەنی دووەمیشان کە ئەڵێم وەکو گلەیی یاخود بڵێم وەکو داواکاری با ناوینین داواکاری لە حکومەت من داواکارم لە حکومەت مادەم حکومەتێک حکومەتی هەرێمی کوردستانە ئەم ڕێنمایی و کەلەپوریەش کەلەپورێکی ڕێنمایی کوردستانە دروستکردن و زیندووبوونەوەی بوونیەتی کوردە حەقە حکومەتی هەرێم لەسەر ئیدارەی بۆ منە ئیداری سلێمانیە ئیداری هەولێرە ئیداری هەڵەبجەیە هەر ئیدارێکەیە
بودجەیەک یا شتێکی تەرخانکراویان هەبێ بۆ ئەو گروپ و ڕێکخراوانە کە ئەم کارە ئەکەن. بۆ نمونە بەرپرسی ڕێکخراوەکان بانکرن، سندیکای کرێکاران بانکرێن، بڵێن کاکە ئێوە گروپێکتان 30-40 خانم ئەچن ڕێکلام و کارە دەستەکانی خۆیان ئەنجامەدەن، لێرەوە ئەمانە پێویستە شتێ بودجەیەکیان لەبەردەستا بێ، ئەوە کرێسیارەیە ئەدرێ، ئەوە هاوکاری مصرفاتی چەند بۆ جێبەجێکرێ. ڕاستە و ساڵەکەمان ساڵی وشکانی و قەیران وانەیە، بەڵام لەگەڵ ئەوەیە شتێکی باشە کە هاوکاریان بێ لەمەیە. مامۆستا جەمیلە تۆ چیت کردو بۆم خانمانە کە قسەم لەگەڵاکردن زۆر ینی وەسفستانای تۆیانە کرد. مسپاسی ئەم خانمانە دەکەم کە وەسفی منیان کردووە، زۆر مەمنونیانم، چاکەی خۆیانە بەڕاستی. من هاوکاریان بووم کە بێنە دەرەوە کاری دەستەکانی خۆیان قەرزکەن کە خەریکی کاری کوردەواری خۆمان بن، چکە بۆی ئەم کردووی خۆمان پاشەکشەنەکە بەرو پێشەوە بڕین. ئێمە بەڕاستی لە وڵاتێکین بەرو قەیران ئەڕۆین، هیوادارم بەرو قەیران نەڕۆینەوە، بەرو زیاتر ژیانێکی خۆشتر بڕۆین. مامۆستا جەمیلە خۆت وەکو پیشە چ ئیشێکەکەی خۆت هەمان ئیش لەگەڵەماناکە یا خۆت پیشەیەکتر؟ لەگەڵ ئەمانیشە هەر میشاکەم خۆم خەیاتم مامۆستای خەیاتی هەوڵ دەدەم ساڵانە چەنەها ئافرەت بێنمە پێشەوە لە کاری خەیاتیدا، لە کاری دەزڕەنگی ناوە خۆچنین. چەند هۆکار بۆ بۆی ئەو خانمانە بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابێت. تەواو هاوکاریان دەبم ئیشاڵڵا، گە هاوکاریشان نەبووم هەر کەمێک لە هاوکارەکانیان هاوکاریان بمەوە زیاتر. هیوادارم هەموو خانمێ بێتە دەرەوە ئیشەکانیان بێنە دەرەوە بۆی خەڵک بیان بینێ. مامۆستا ئەم کارە دەستیانی کە بینین دەستڕەنگینی بە تایبەتی لەسەر جلوبەرگ تا چەند هۆکارە بۆ ئەوی کللتوری کوردی بە تایبەتی جلوبەرگ بە جوانی بێڵێتەوە و تەجیعی یان هاانی ئەو گەنجانەی سەردەمدا ئەو جلوبەرگە کوردی ڕەسەنانی کە جاران هەبوو ئەوانە بپۆشنەوە. ئەوانم پۆشنەوە بەڵێ بەخۆی ئێمە کورد بۆتیەوە بەناوبانگین بە جلوبەرگەکانمانەوە، جا ئێمە ئەگە جلوبەرگە کوردەکانی خۆمان لەبەر نەکەینکەوە بە هیچ فەرقمانێ لەگەڵ وڵاتانە. ئێمە خۆمان دەبێت خۆمان وا بنوێنین کە جلوبەرگی کوردی خۆمان لەبەرکەینەوە. بەڕاستی ئێستا جلە کوردیەک هاتووە، حەز ناکەم ئەو جلە کوردیانە بپۆشتنەوە، حەز دەکەم ئەوانەی زووتر بپۆشن. بەڕاستیە کە ئێستا چەنا خانممان هەن دەستخۆشیان لێ یەکەم سپاسیان دەکەم، بەڕاستی ئیشەکانیان زۆر جوانن. ئێمەش هیوادارین خانمەکانی تریشمان چاولۆ خانمانەی ترکەن کە ئەوەندە شتی جوان ئەپۆشن، ئێمەش سەیری ئەوانکەین. بەڕاستی شتی کوردەواری قەت نمونە بۆ خەڵکی تریش کە لەو بەڵێ قەت ئیشەڵڵا ئەوانە ئەولانانێن، چکە ئێمە بەوانەوە سەربەرزین بە کوردی زوومانەوە بە ئەوانەی پێشووترەوە. ئێمە گەر ئەوانمان نەبووانە ئێمەش نەدەگەیشتین ئەم حەدەی خۆمان. تا پرسیار مامۆستا جەمیلە لایەنی پەیوەندیدار تا چەند هاوکارتان بۆ ئەوی ئەم ئیشانەیەوە زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر بەرەو پێشەوە بچێت؟ هەتا ئێستاکانە هاوکارمان نەبووە بەڕاستی نەبووە هیچمان. چون داوای هاوکاریان لێ بکەن بەڵام جوابیان نەدابنەوە؟ نەداینەوە بەڵێ زۆرمان هاوکاری کردووە، تاوامان لێ کردوون هاوکارمان بن. چیتان پێویستەوە بۆتان؟ ئێستا ئێمە پێویستمان بۆیە شوێنێکمان بۆ دابین کرێ ئیشەکانمان کاری تیا بکەین بەڕاستی بۆ خەیاتی. من ساڵانە چەنها خەیاتی یەکەمەوە دەورە بێ بەرامبەر بە هاوڵاتیان. حەز دەکەم خانم فێری ئیشەکەی بێ. خانمی ترمان هەیە لە کاری چینین و ڕستنە، ئەوانش پێویستیان بە شوێنێکە بۆیان دابین کرێت چەنەها کەسی کەشەی شوێنتان؟ بەڵێ شوێنمان هیچ شتێنین، ئەنجا پاڵ پشتیشمانە بەڕاستی. هیوادارین هاوکارمان بکەن. باسێکی ئیشەکانی خۆتم بۆ بکە، تۆ لە چ بوارێکە ئیشت کردووە و هەندێک لە ئیشەکانتم بۆ باس. منەمە یەکەم ساڵنی ئیش بکەم 15 ساڵە بێت ئەم ئیشەکەم و بۆ 16 ژەچێ. ئیشەکانی من لە کللتوری و هەتا ئەکسسواراتی مۆدێلن یەم سەردەما ئیشی تیاکەم لە ئەکسسواراتی هی کۆنەکانیشەوە سەر و بەست و حێل و مێخەک و کڵاو و هەتا مێخەکەوە تا سەمڵ و ئەم شتانە. ئەم مۆدێلە تازانەش لە تاجی گوڵاینە و تاجی تەوقە و ئەکسسوارەتی ملوانکە و گوارە و بازنگم بکردن. خان گرنگی ئەم کارە دەستیانە چییە بۆ پاراستنی کللتوری ینی کوردەواری؟ تا چەند ینی توانی وتانە بەو کارە جوانانە بچوان ئەو کللتورە جوانە کوردەواری کۆن بە گەنجانی نوێی ئێستا ئاشنا بکەن؟ زۆر باشە بۆی ون نەبێ لەناو کووردە. هیوایە پێم ماڵێ ئەڵێ سەمڵ چییە؟ یعنی گەنجی وایە سەمڵ بەڕاستی ناناسیە، یعنی گەنجی ئەم سەردەمەی نازانێت سەمڵ چییە. منش بۆیە دامناوەتەوە بۆی ئەم شتە کللتوری کوردی هەلە کووردا بمێنێتەوە. ینی شتێکی جوانە تۆ مێخەک سەمڵ بەعزە شتێکی کەکە وەختی خۆی کراوە بە هەم بۆ خۆشی هەم بۆ تەندروستی خۆشی بەکارهێناوە. دوای ئەوەش با بمێنێ، ینی ئێستا هەتا من وا لایەن خۆشەویستەکەم ئەڵێم ئەتوانی ئەو شتە کۆنانە لەسەر جلی ئەتیادی لەبەری کەیت و شتێکی جوانش دەرەچێت. ژیناخان
لانی پەیوەندیدار تا چەند هاوکار بووە بۆ من ئێوەی کۆمەڵی خانمی دەستڕەنگینن ئیش لەم بوارەکەن تا چەند هاوکاری کردوون بەدەمەتانەوە هاتۆ بۆی زیاتر پەرە بۆ ویژە خۆتان بەس کاک چالاک توانێتێژ لە سندیکای ڕستن و چنینی سلێمانیە تر هیچ هاوکاری کەس نەکراوین هەر خۆمان بە خۆمان گروپێکمان دروست کردو ئیشی خۆمانەکەی لە چ ڕوویەک و هاوکاریتان پێویستە ینی چیتان بۆ بگرێ ئێوە توانە میشە زیاتر بەرەو پێشەوە ئەها ئێمە یعنی گەر بینە پارکێکی وە پێویستە یعنی سپۆنسەرمان بکەن بە مێز و بە چادر و بە ڕێد شوێنانی دانانی شوێنان هەتا ئێمەین بۆ ئێرە دوسێ شوێنەکەین چینە شارەوانی و موافقت وەرەگرینە چینە زۆر شوێن جاریوا ڕێگرمانەکەن بازێک کەس ئەڵێ نابێ لێرابێ لێ ئەگەر ئێمەیەکی سپۆنسەرمان کە و لایەنێک یارمەتیمان بە ئەوە ئەو تووشی کێشە نابین تا پرسیارم شیلاخان ئەم ئیشانە کە ئیشی دەستین و وردەکارین تا چەند گرنگە لە ڕووی دەرونیەوە بۆ ئێوە کە ینی کاتەکانتان بەو ئیشانەوە بەسەرە بن و کاتەکانتان بەتاڵ نەبێ وە چی دێ بۆ و گەنجانەی کە تازە ئەچنە ناوم کارانەوە چۆن تەجێ و هانیانەدەی بۆی بەردەوام لە سیریشەکە هیوادارم هەموو کەسێک کە بەهرەیەکی تایە ئیشەکە یعنی دەڕی بڕێ بتوانێ بیکات هەر لە ماڵەوە دانیشێ بۆ خۆی بیکە بابێتە ناو کۆمەلگاوە بابێتە دەرەوە جاری وایە خەڵکێت دەستخۆشیمان لێکا بەڵامی وایە ڕەخنەشم لێگرێ پێشم خۆشە پێمەڵێ ئەو شتە دوا کردو ئاوا کردو ئەسڵەن دروست مەکات توانم شتە غەڵەتەکە لە خۆمە چاکەم ئەوەی کە بەدڵینە من بیکەم جا و گەنجانش هەرچێکیان هەیە حەزەکەم دەست بەنی هەر بەهرەیەک لێ تیانە لە مێشکی خوانە لە فکری خوانە بیکەن لە هیچ کەس نەترسن لە هیچ ئیشێ نەترسن لە جاریواە قەیچەکە با غەڵەتێکە بێت دوم جار باشتر و باشتریشە ئەو کەسانی کە ئیشی دەزڕەنگینیەکەن هەمیشە پێویستیان بە ساختکردنەوەی ئەو شتانیان هەیە کە دروستیەکەن ئەگەر شیرینیان جلوبەریان خود هەر شتێکی ترە بۆیە داواکارن لایەنی پەیوەندیدار شوێنێک بۆ ئەمان دابین کا تا خەڵک ڕاستەوخۆ بزانێ ئەوانەی کە دەزڕەنگینن لەکوێ کۆبنەوە نەک ئێستا بۆ نمونە لە پارکی هێواری شار یاخود پارکی ئازادی یاخود هەر شوێنێکی تر لە هەر شار و پارێزگایەکی تر کۆبنەوە هەر جارێک لە شوێنێک بن خەڵک کەمتر دەزانێت کە ئەو شوێن لەکوێ چونکە پێویستی بەڕێکردناوی بەردەوام هەیە بەڵام ئەگەر بێت و شوێنێکی تایبەتیان هەبێ بە بەردەوامی حکوومەت ئەو شوێنیان بۆ دابین بکە یەکسەر خەڵک ڕاستەخۆ زانن لەکوێ ئەمەش هۆکارێکە تاوەکو ئەوان بتوان لەسەر ئەساسی دەستی خۆیان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن ئێمە بەردەوام ببین زیاتر ئەم دەزڕەنگینیانە وەرەگرین بەڵامە چنێن لای ناوبڕێک و ئەگەڕێینەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لێبێ دەمەوێت باسی دەزڕەنگینی و گرنگی کاری دەزڕەنگینی بکەم بۆ ئەو کەسانی کە خەریکی میشانە بن بزانم تا چەند گرنگە بۆ زیندووکردنەوەی کولتوری کوردی و ئەو بژێوەی کە پەیداکەن هۆکارێک بێ بۆ ئەوەی ژیانێکی باشتر و ئاسانتر بکەن و لایەنی پەیوەندیداریش تا چەند هاوکاری ئەمانە بۆی بتوانن لەسەر پێی خۆیان بۆست. باسێکی ئیشەکانی خۆتم بۆ بکە چنێکە دەست بە ئیش کردو ئیشەکانت لە چ بوارێکن زیاتر وڵا هەر لە تەمەنێکی مناڵێ خولای چنین بووم هەتام تەمەنە شار ئیشەڵا سەرکەوتوی هێنامە بە پشتیوانی خۆم باشە چەند ساڵە خەریکی میشانە یانی چەند ساڵە خەریکی ئەم ئیشە دەزڕنگینیانەی کۆیسە نمونونەکان لەبەردەستیان تقریبان 10 ساڵە بێ خەریکم تا ئیشەکەم گەورە کردو هێنامەتام ڕادێ توانی وتە بەم کارت بەم دەزڕەنگینیانت جۆرە لە جۆرەکان بژێوی بۆ ژیانی خۆت دابین بکەین بەڵێ باشە بەڵام هەندێک کەسمان هەیە ئێستا تازە دەستە ناو کارەوە تۆکو ئەزمونێک هەتە لەو کارە چیان پێڵی چ قسەیەک تێ بۆیان منەڵم خانمان هەڵبن بە بژێوی ژیانی خۆتان بەدەست و توانای خۆتان ژیانی خۆتان پەیدا بکەن نەک دەست بۆ خەڵکی پانکەنەوە هیوادارم ئافرەتان بەهێزی خۆیان مافی خۆیان بەدەست بێن مادووبوونی کارەکە تا چەندە چەندێکی پێچێ بۆ من تاوەکو یەکێک لەم هێلەکانە تاوە هەندێکات هەفتەیەکمانەیە نکات 2 ڕۆژمانەیە نکات 2 هەفتەی پێچێتە هێلەکەکە هیانە هەلک هەیە قورسە هەنێکەیە سوکە بۆ خۆمان یعنی کات تا کات کەوتۆ لانی پەیوەندیدار تا چەند هاوکارتان بۆ نمونە ئەم جلوبەرگانە کە جلوبەرگی کوردین زیاتر ڕازاوەتر یەکەن بەو دەستڕنگینیانە تا چەند هاوکارتان بۆ بۆەوەی زیاتر پەرە بە ئیشەکەتان بدەن
زیاتر ساغ بکرێتەوە بۆ ئێوەش تەرجیبن بۆ ئیشی باشتر. تا سەیج لە نێوپەیوەندیدارێک یارمەتیمان نەبەتەنیا بە هاوکاری خۆمان چەند خانمێکین هەڵساین بە هەڵخەچەند خانمێکی سەربەخۆی نەساین بەم ئیشە بە سەرپەرشتی مامۆستا جەمیلە و خۆش متەبێژی ئەم ڕێکخراوەم. تەنیا چەند ئافرەتێکن ئیشەڵا پێشەنگای جوانتر و کەشخەتریشمان لە پێشەوە بە هاوکاری هەموو خانمە دەستڕەنگینەکانی ئەم گروپەمان. باشە کۆتا پرسیارم بەم پیشانت ینی توانی وتە وا لە خەڵکی تریش بکەی بێتە ناوی شەکەوە بۆ بوو بیتە نمونە بۆ ئەوانی دی. بەڵێ زۆر ینی لە خانمان بەهۆی منەوە هاتوونە ئیشەکەوە و زۆری تریش هەڵویانداوە ئێستا یەکەم ڕۆژە پێشەنگاکەمان یەکەم ڕۆژە ئیشەڵڵا لەوانەیە هینمان کەم بێت بەڵام ئیشەڵا ڕۆژانی دواتر چەند خانمی جوان شەو خۆشەک دەستڕەنگین بەرەبەرەیەنە ناو گروپەکانمانەوە دەستخۆشی لە مامۆستا جەمیلەکەم بە پلەیەک چکا و زۆر پشتیوانمان بووە خۆشم وەک بووتە بێژی ئەم خانمانە هەتا تەمەنێکی کە بتوانم یارمەتیانم و پاڵپشتیانەکەم. باری شیرینیا دەستڕەنگینیم کردووە پیلانم ئەوەیە ئەم شتانە ساخکەمانە پیلانم خانمانی تر بێنە پێشەوانێ کار و بەهرەمەنەکانی خوان دەرخەنن پیشانی خەڵکی بن کە دەزڕەنگینن جا سپاسی جەمیلەخانی ژەکەم کە زۆر هاوکارمان بوو. ئێستا ئەمن لە چ شتێکە هاوکارتان بووە بە بەردەوامی باش کارە ڕەنگینەکانی دەستمان دەرخەین وتی با پاڵپشت بن بۆ هاوسەرەکانتان کەمێک لە خەم و ئازارەکانی ئەوان کەم کەینەوانێ داهاتێک پیاکەین بۆ خۆمان. هێش و خان ئێستا ئەبینین ئەم دەستڕنگینیانە لە زۆر شوێنەکرێ جەنابەت وەکو خانمێک ینی تەوەقۆەکەی یان پێشبینیەکەی بتانی بەسەر و ئاستەنگانە زاڵبی کە وردەوردەیەتە بەردەستی ئینشاڵات تۆ سەرکەوتووە بی چی ئەەکەی بۆی بۆنم لە حاڵەتێکە ئاستەنگەیەتە بەردەستی کی هاوکارتە بێ کێ لە پشتە بێت هاوسەرم بە تایبەتی باڵە پێشتر قسەتان کردووە لەسەری ئەو چۆن هاوکارت بکە باڵێ چی پێوتی بۆ نمونە چۆن تەرجیعی وتی تۆ دەست پێ بکە یەکەم جار دەرکەوە پشت بەخوای گەورە وردە سەرکەوتۆبی ئەڕۆی لەگەڵیا و منیش لە پشتە ینی پشتگیری خۆی بۆ دەر باڵێ بە تاکی باشە ئێستا هاوسەرەکەت پشتیوانی کردی تۆ وەکو خانمێک چیت هەیە بۆ پیاوانەی یان ئەو باوکو برایانەی کە خوشکیانەیە کچیانەیە بۆ نمونە هاوسەریان هەیە و ئەیانوێ بەهرەیەکیان هەیە لە شتێکە دەربکەون بەڵام تا ئێستا دەرفەتێکیان بۆ نەنەخساوە چی دێ بۆ پیاوان وڵا داوایان لێ ئەەکەم یارمەتی هاوسەریان بن یارمەتی خوشکەکانیان بن یارمەتی دایکیان بن کە لە بواری دەستڕەنگینیان لە حەج بوارێکە کاریان هەیە و ئیشی جوانیان هەیە پێشیان ئەوترێ خانمان کۆمەڵی ئیشی وردەکاری ئەزان کە ڕەنگە پیاوانیش نەیزانن ینی چی دێ بۆ خانمانە وڵا داوایان لێکەم بێنە پێشەوە بێنە ناو ڕێکخراوەکانەوانە دەرکەون وڵی بە هەنێشتی دەستی و بە پاقلە شمێناوە چەندێکە خەریکی ئەم کارە دەستیان وڵی ئەوە نابێت دەرلەوە چێت دوومانگێک بێت بەڵێ باشە پلانن چییە بۆ ئەوەی وردە بتوانانی ئەم شتانە ساغ بکەیتەوە ینی هیچ پلانێکتان داناوە کە بتوانن وردە ئیشەکانتان فرۆشی بۆ پەیدا بکەن کڕیاری بۆ پەیدا بکەن وڵی پلانمانەوەی ینی نەزم ینی بۆ نمونە لە ڕێکخراوەکانە لەم جۆرە پێشانگەیانە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئێوە بتوان شتەکان تا ساغ بکەنەوە بەڵێ زۆر هۆکارن تا چەند پێی خۆشە بۆ نمونە شتانەوە بینیاوە بەدەست دروستکراوە وڵی ینی ئەوەی کە ئێمە بینین خەڵک زۆر پێی خۆشە بەڵێ ینی دەستخۆشیشمان لە یەکەن لایانی پەیوەندیدار تا چەند هاوکار بۆ من حکوومەت هاتوو هاوکاریتان بکات جۆرە لە جۆرەکان سپۆنسەرتان بکات پژگیریتان بکات کە بتوانن شوێنێکتان بۆ دابین بکە ئەم شتانەی تا ساغ بکەنەوە هەتا ئێستا هیچ کەسێ نهاتوو هاوکاریمان بکە و کەسیشمان نەبینیوە پشتگیریمان بکە بۆ نمونە لایانی پەیوەندیدار چی بۆیەوە بکە باشە ئەتوان ئەم نیشانە پەرە پێ وڵی تر ینی شوێنێکی وایە بێت کە شتەکانەمی بە شێوەیەکی باش بفرۆشێت و ئەو ئەرک و مادوێتی کە ینی خانمان کردویانە و برایانیش لەو بەڵە بە فیڕۆنەچێت ینی شوێنتان پێویستە بۆ ساغکردنەوەی بەڵێ با دەستخۆشیش بکەم لە مامۆستا جەمیلە کە بە تەواوەتی ینی زۆر پاڵپشتمانە من بە بۆنی ئەوە نەبووە نەمەتوانی بێمەنە ئەم بوارەوە زۆر دەستخۆشی لە یەکەم بەڕاستی سەرکەوتنتان ئینشاڵا بەردەوام بن شەڵا باشتر و چاکتر و ئیشی جوان بێ سەر چاو ئازێتان کێشە چەندێکە خەریکی میشن وڵا دەمێکە چەند ساڵە بێ تقریبان ئەوە بۆ 10 ساڵ زیاترە چێ ساڵە باشە ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوی بتوانێت بژێوی ژیانی خۆتان وەکو خانمێک تۆ دایک دابین زۆر نابەز باش بووە ڕادەیەک توانیتە یەکتوانیمانە لانی پەیوەندیدار تا چەند هاوکار بە بۆ ئێوە بتوانن
ئەو ئیشانە کە ئیشی دەستی خۆتانە ساغی بکەنەوە چیتان بۆ بکە کە ئێوە کارەکەتان گەورەترە بێت لە ڕاستە تا کۆسە لایەنی پەیوەندیدار هیچ شتێکی بۆ ئێمە نەکردووە و بەڵام لە ڕێگەی ئەم گروپ و ڕێکخراوانەوانەیە توانیمانە بین لە شوێنێکی وەکو ئێرە پارکی هەواری شار چیتان بۆ بکە باشترین هەیە لە بۆ ئەوەی ئەو خواردانەی دروستیەکەن ئەو شیرینانەی دروستیەکەن تیا ساغی بکەنەوە چیتان بۆ نمونە هاوکاریمان کا لە دابینکردنی شوێنە بەڵێ بەڵێ شوێنمان بۆ دابینکان مەسەلەن یارمەتیمان بەنیتر لە هەر ڕوویەکەوانێک کە هەر خانمێک پێویستی پێ بێ یاخود ڕێکخراوەکە پێویستی پێ بێ گروپەکە پێویستی پێ بێت سپۆنسەرمان بکەن شوێنمان بۆ دابینکەن بەم شوێنانە ئەمە کارێکی زۆر باشە بەلامەوە بەڕاستی خەڵکێک فێری ئەوە ببێ خۆی بژێنێ لە وڵاتەکەی خۆیان کە دەستی ڕەنگینە ئەتوانێت بە دەست و پەنجەکانی خۆی مهنەیەکی جوان بە خۆی دروست بکە و دواتر لە شوێنێکەمە نمایشیەکە ئەمە بەڕاستی کارێکی زۆر جوانە و من دەستخۆشیان لە یەکەم دەستخۆشی لە جەنابیشانەکەم وەکو پیاوێک چی بەو هاوسەر و بابڵین برا و کە سوکاری ئەو خانماناڵی کە لێرە ئیشەکەن کە دەستی خوشکەکانیان ئافرەتەکانیان بگرن کە ڕەنگە زۆر بەهرەمەندی گەوریان تیاابێ بەس دەرفەتیان بۆ بڕخسێن کە بەهرەکانیان دەکرێت من بە براکانیان بە مێردەکانیان ئەڵێم ڕێگە بە هاوسەرەکانتان بە خوشکەکانتان بە دایکتان بدەن بەسەر بەستانە بژین بە بوێرانە بژین بە خانمانیش ئەڵێم دەستان خۆش بێ ئەم جۆرە کارانە کارێکە کە دەتوانین هەنگاوی پێشکەوتن بنین بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر بەرەو ژیانێکی ئاسوودەتر بەرەو ژیانێکی بوێریتر ئەمە یەکێکە لەو هەنگاوە ژیرانەی کە بەڕاستی خانمان دەینێن و خانمان دانێ خۆیان ڕزگارکەن لە دەستی بێکاری و لە دەستی دەستپەلکردنەوە لە براکانیان و لە پیاوەکانیان ئەمە بۆ خانمان کارێکی زۆر پیرۆزە و مای دەستخۆشیە کۆتا پرسیارم ئەو کۆزانین بەداخەوە چەند ساڵێکە جلوبەرگی کوردی جۆر لە گۆرانکاری بەسەرات و کە خەریک بوو ئەسڵەکەی خۆی لە دەستدا ئەو دەستڕنگینانی کە لەسەر ئەو جلوبەرگە کوردیانە کرێت تا چەند ینی جلوبەرگەکە جوانەکە کە بگەڕێتەوە بۆ کولتورە ڕەسەنە کوردەوارەکە ئەمە بەڕاستی لەسەر جلوبەرگی کوردی شتێکی زۆر باشە منیش بێگومان لە ساڵانی پێشوای لە هاتبوو کە جلی کوردی وەختاوە باوی نەمێنێ ئێستا من ئەمە لە سای ئەم خانمانەوە ئەم دەزڕنگینانەوە ئەم خوشکە بە ڕێزانەوە وەختە وای لێ دێتەوە بچینەوە سەر کللتور و دابوو نێرەتەکانی خۆمان چونا جلی کوردی بەڕاستی بەداخەوە کە ئەمڕۆ لە وڵاتی ئێمە لە نیشتیماندا ڕۆژێکشان بۆ جلی کوردیدانەوە دەبایە هەموو ڕۆژە جلی کوردی بێ هەموو ڕۆژ یادی جلی کوردی بێ هەممان ڕۆژانە جلی کوردی لێ بەرکەین ئەمەش هەنگاوێکی گرینگەوە ئەم خانمانە دەینێن بۆ ئەوەی کە زیاتر ئەو کللتورە گەشە بکاتەوە بچێتەوە سەر شارڕێگەی خۆی دەستگرە دەچنم قاپەخ نقڵ دەچنم عیزی گۆرەوی شتی زۆر دەچنم لەسەر جلوبەرگی بەێ زۆر باشە باسی هاوسەرەکەتم بۆ بکە کە لە تەنیش دۆستاوە تا چەند هاوکارت بۆ تەژیعت بووە کە لەسەر ویشەی خۆت بۆست والله زۆر هاوکارم دەبێ زۆر یعنیگە ئەو هاوکارم نەبێ من دەتوانم من وێرە ینی بەیەکەوە ئیشەکانەکەن والله ئەو نازانی بڵێ بچنێ بەزنێ قەدی ڕێگریشم ناکە بڵم بچنەوە مەچۆ ئەوانە کار ئاسانی بۆ کردووی بۆ نمونە بتوانێت هاوکارت بێ ئەگەر چنینەکەیش نەبێت لە شتی ترە هاوکاری بەڵێ دەکەین ئێستا زۆریش دەکەین لە ماڵە بێکۆ دەکەین حەز زۆریش دەکەین بێکۆ دەکەین ئەم شتانیوە شۆ بێکۆیشمان کردووە هاوسەرەکەت تەمەنەوە خۆش بێ مادەمەوە وەڵا خۆشم دەوێت زۆریش چی پێڵەیە لێرەوە چ پامێکت بۆیە لە تەنیشتان زۆرم خۆش دەوێت زۆر ڕێزێ دەگرم بۆ یەک بمێنی شەڵا سلااوت لێ بەخۆرمان زۆر سپاس سلااو لێەوە بەخێر بێن هاوسەرەکەت باسی تۆی بۆ کردم کەوتی تەژیعی مەکەهان مەدا پشت مەگرێ چیت هەیە بۆ ئەو پیاوانەی ئەو براو با بڵێن کە سوکارانەی کە خانمیان هەیە و دەزڕەنگینە یان بەهرەیەکی هەیە بەڵام جۆرە جۆرەکان دەرفەتی بۆ نەڕەخساوت بەهرەکەی دەرکەوێت زۆر سپاس بەخێر بێن من وەکو خۆم پێم خۆشە هەموو ژنێک لە ماڵەوە بێتە دەرەوە بە لە هەج بوارێک شارەزایی هەیە ئێمە ئێستا هاتوین بۆ یارەکانە بەشداری نەکردووە بە حقل بەزەندامێکە لە گروپەکە پێشتر بەشداری کردووە لە فیستیڤالەکانی تر و داهاتوش بەتەما بەشداری بکە لەگەرە سپینەوە یان دوو بەیانی هەج وەختی بکرێتەوە فیستیڤالی تر من ڕێگریم لێ نەکردەوە کوور ڕێگری و ڕێگریشی لێ ناکەم لە هەر شوێنێک پێی خۆش بێ جێدەستی دیار بێ ئەمڕۆگە هاتوین بۆ یارەکانە بەشداریشمان نەکردەوە بەڵام وەکو پشگیری ئەو گروپەکەشی هاتوون بۆ ئەم خانمانەیە بەڵێ وەکو خانمەکان پشگیری بۆ پشگیری ئەوان هاتوون گەشتی جوانیان پێشکەش کردووەوە خواردن چنین بێهشت لە هەج بوارێکە بێ کێشەنی هەج بوارەکە من هاوکاریشی یەکەم لە شتێک بێت لە ماڵیشەوە ئیژەکەین بۆ
معیشت بێ و بەرژەوەندی ماڵی خۆشمان بێ من هاوکاریم کردووە هاوکاریشی دەکەم پێم خۆشە هەموو ژن و هەموو پیاوێک هاوکاری یەکتر بن و پیاوەکان ڕێگر نەبن لە هاوسەرەکانیان لە هەچ بوارێکایە مشکلە نیە ئەم دەزڕنگینەی کە خانمان هەیەە تا چەند هۆکارە بۆ ئەوەی ئەگەر شتێکی کەمیش بێ بژێویەک بۆ ژیاندابێت لەوانەیە زۆر لە زۆر بوارە بەرژەوەندی ماڵەوەی تێدا یعنی بەرژەوەندی ژیان بژێوی ژیان بەڵام لە هەمان کاتیشدا دەرخستنی خۆیانە یان ئازادکردنی خۆیانە وەکو ئەوەی باڵندێک لە خەفەزا گەر یەتە دەرەوە گەر بە ماڵیش بێ با ماڵیش بێ گەر لە ماڵەوە بەڕڵایکەی خۆی بای باڵی خۆی بدا بە کوردەکەی خۆمان دەڵێنش ئافرەتی شەروایە هاوسەرەکانمان ڕێگریان لێ نەکەین هەر بۆ پشگیریش بێن شەر نێ پەشداریش بکەن لە دەستی خۆیان ئیشەکە بکەن هەر خوێن سیرکەن فێر ببن بۆی بە داهاتویان ئەگەر هیچ نەزانن فێری شتێک بن لایەنی حکومی تا چەند هاوکارە بۆ خانمان کە بتوان ئەم ئیشانەی خۆیان پەرە پێ لایەنی حکومی سندیکا هەیە سندیکای کرێکاران لە هەموو پیشەوەرەکان تێدایەتی ئافرەتانیش بەشداریان کردووە بەڵام وەکو خۆم ئەگەر ئەندام نیم لەو گروپە هاوسەرەکەم ئەندامە زۆر شارەزایم نییە لە هاوکاریکردنی حکومە لەبەرەوەی نازانم ئەگە خۆم بەشداری نەکردی نازانم چی بوارێکەوە هاوکاری کراوەیان مەخدورن ناتوانمەوە بڵێم زۆر سپاس بۆ تۆش کە پشگیری هاوسەر من زۆر پشگیری هاوسەرەکەم لە هەموو بوارەکە سپاسی ئەو پیاوانەش دەکەم کە هاوسەرەکانە نەچەوسێنەوە ژن نەچەوسێنەوە بە هیچ شێوەیەک ئەو کارانی کە لە بواری دەزڕنگینیە کۆمەڵە سوودی هەیە بۆ کەسانی کەمیشەکەن یەکێک لە سوودەکانەوەیە سەرچاوێکی بژێوی ئەگەر بژێوێکی کەمیش بێ لە سەرەتاوە وردە زیادەکات بژێوێکی حەڵاڵە کە ئەگەر لە بواری دروستکردنی شیرینیایە یاخۆ جلوبەرگای یاخود هەر بوارێکی تر کە ئەو کەسە بەدەستی خۆی دروستیەکە هۆکارێکی تریشی خۆمەشغوڵکردنە و کاتە بەتاڵەکانت پڕە بێتەوە ینی کەسێک کە خەریکی چنینی سەر جلوبەرگە یاخود خواردن و شیرینی دروست دەکات لە ڕووی دەرونیەوە ئیسفادەی بۆ هەیە چونکە ئەم کەسە خۆی مەشغوڵەکە بە ئیشێکەوە کە ئیشێکی پیرۆزە هەم کاتەکانیشی بەتاڵ نابێ واتە مەشغوڵە بێ بە شتێکەوە کاتەکانی بە دروستکردنی ئەو شتەوە و لە کۆتایە بەرهەمێکێ بێ جاداوەکانی لایەنی پەیوەندیداریش بتوان هاوکاری ئەم جۆرە کەسانە بن کە ئیشەکانیان پەرە پێ بدەن شوێنیان وەکو باسییان کرد شوێنیان نییە شوێنیان بۆ دابینکەن تاوەکو خەڵک شوێنی دیاریکراویان بزان بێ و بزانێت و لەو ڕێگەیەوە بتوان شتەکانی ئەمانی ساغ بکەن و ئەمانیش بژێوەیەکی ژیانی تایبەت بە خۆیان لە کاری دەستی خۆیان دەست بکەوێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ